چێشخانەی خێرخوازی کاک ئەحمەدی شێخە لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی. هاوشێوەی ڕۆژانی ئاسایی لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش بەردەوامە لە ئامادەکردنی خوان بۆ ڕۆژەوانان و هەژارانی شارەکە. چێشلێنەری چێشخانەکە دەڵێت چەند هێندەی مانگەکانی ڕابردوو لە ڕەمەزاندا خواردن لێدەنێن و ڕۆژانە پێشوازی لە 4000 هاوڵاتی دەکەن. چێشلێنەرەکەی مزگەوتی گەورە وتیشی چاوەڕوان دەکرێت لە دەی ڕەمەزانەوە لێنانی مریش ڕێژەکەی بۆ یەکتەم بەرز ببێتەوە. هۆکارەکەشی بۆ هاتنی هاوڵاتیەکی زۆر بۆ چێشخانەکە دەگەڕێنێتەوە. بەرزبوونەوەی ئەم ڕێژەیە لە کاتێکدایە لە ئێستادا 250 کیلۆ برنج و 400 کیلۆ مریشک و 80 کیلۆ فاسۆلیا لێدەنرێت. هیچ مەرجێک نییە کە کابرا هەچ خێزێ بێ هەچ زمانە بێ هەچ قەومێ بێ دەوڵەمەند بێ هەژار بێ نەدار بێ ئێمە مزگەوتی گەورەی شاری سلێمانی مەڵبەندی کاک ئەحمەدی شێخ شوێنی عیلم و عیرفانە لانکەی فەقیر و هەژارانە لانکەی ڕێبوارانە ئێمە ناپرسین چ زمانێکە چ قەومێکە چ ئەدیانەکە خواردنی خۆمانی پێشکەش دەکەین خواردنێکی پاکتەمیز و لەژێر ڕێنمای تەندروستیەکانە. تەنها ئەو هاوڵاتیانە لە خواردنەکە سوودمە نابن کە سریان بۆ خواردنەکەی شێف ئیقبال گرتووە، بەڵکو بەشێکی زۆری هاوڵاتیانیش لە ڕێگەی مەنجەڵ و قاپەوە خواردن دەبنەوە ماڵەوە و لەسەر سفرەی بەربانگ و لەگەڵ خانەوادەکانیان بەربانگ دەکەنەوە. خەڵکی ڕووی تێکردوین کە بە سەتڵ ئەیبەنەوە بۆ ماڵەوە و ئەو خەڵکانە بەڕێ دەکەین لە دوای ئەوەی کە یەت منجەڵێک برنجی 90 کیلۆیی لەگەڵ 220 کیلۆ مریشک لەگە 25 کیلۆ فاسۆلیا ئەمە بەس بە سەتڵ ڕە بۆ ماڵان ئەوی کێشی ئەکرێت ئەم قاپانەوە ئەکرێت حازرەکەی بۆ ئیفتاری ئێوارە. لەخوا بەزیابێ ئەم خێرخوازانە کە خێرەکەن ئابە مردمە خێرێکی گەورەیە و دەستخۆشی بەرنامەکەیشتان نەکەین خێرێکی زۆر یانەگەیە و ماڵتان ئاوا بێ بەمە وەڵڵای ئێجا دەست و چاویان خۆش بێ حیچ یا ڕەبی خوا خێریان بنووسێ لەوەی زیاتر وەڵای حیچ ناکرێت. لە کاتژمێر 6 بەیانیەوە ستافی چێشخانەکەی کاک ئەحمەدی شێخ دەست بە ئامادەکاریەکان دەکەن و تا کاتژمێر 4 باشنیوەڕۆ تەواوی خواردنەکان بۆ ڕۆژوانان ئامادە دەکەن. لە پاشان قۆناغی کۆتایی دەست پێ دەکات کە پێچەوانەوە و دابەشکردنی خواردنەکانە تا لەگەڵ بانگی شێوان و ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ لە مزگەوتی گەورەی شاری سلێمانی بێ دواکەوتن هاوڵاتیان دەست بە نان خواردن بکەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.